لەولا شەو کۆمەڵێک کەسانی تر خوا پەنامان بە خوا نەقسەیان لەگەڵاکە نەڕوویان تێکە نەپاکیان نەکاتەوە لە گوناحەکانیان تونترین عەذابیشیان هەیە زۆرن ئەو نوع کەسانە بە تایبەتی لە کافرەکانە ئەوانەی کە ئیمانیان نەبووە بەڵام خوای گەورە لە قورئانە زۆر باسی ئەوانەمان بۆکە یەکێ لەوانە ئەو پیاوە ئاینیانەی کە حەقەکەی خوایان شاردوتەوە بە زەوقی بەرپرسەکان فتوایان داوە خوای گەورە فەرمێ ئین الذین یەکتمون ما أنزلنا من البينات والهدى من بعد ما بيناه للناس في الكتاب أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون ئەوانەی کە ئەو حەقەی من ناردوومەتە خوارەوە ئەی شاردنەوە بەڕە خەڵکی ناڵێن ڕاستیەکە بە خەڵک ناگەێنن ئەوانەی کە عالمن و عیلمەکە بەو خەڵکە ناگەێنن ئەوانە خوای گەورەوە هەرچی ئەوانەی کە لەعنەتکار و نەفرەتکارن نەفرەتیان لێکن لە ڕۆژی قیامەتە خوای گەورە نەقسەیان لەگەڵاکە و نەپاکیانەکاتەوە نەڕووی ڕەحمەتیان تێکە لە حەدیثی کەیا فەرمێت ئەو کەسەی کە دەزایە بە قورئانە سوێنی درۆخوا بۆ ئەوی پارچەیەک ڕستێک ماڵێک سەروەتێک بۆ ئەم نەبێ بۆ ئەوی کە بێ بۆ خۆی بێ بۆ یەکی کە نەبێ بە درۆ دەزایە بە قورئانە و شایەتی درۆیە و ڕۆژی قیامەت خوا ڕووی ڕەحمەتی تێناکە یەکێکی کە ئەفەرمێ سێ کەس لە ڕۆژی قیامەتە خوا ڕووی ڕەحمەتیان تێناکە و بەتونترین عەذابیان هەیە ئەفەرمێ پیرێک زینا بکە پیری شەڕواڵ پیس پیری داوێن پیس وەرە پیر بوو بێت جا ژن چ پیاو بە پیریش هەر نەگەڕێتەوە ئەفەرمێەوە ڕۆژی قیامەت خوا ڕووی ڕەحمەتی تێناکە یەکێکی کە مەلیکێک پاشایەک درۆزن بێ لەگەڵ میلەتەکەی خۆیان درۆکە یەکێکی العائل المستەکبر کابرا فەقیرە کەچی لوتی بەرزە خۆی هەڵەفشێنێ بە سەخەکە نانیش نێبی خوا کەچی خۆی نەفرژدە بۆ خوا با نەخوا ئەناسێ خۆی لوتی خۆی بەرز کردووە شەن هەوەسی خۆی کەوتووە سێنەوەی کە خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ خوای گەورە ئەم سیانە ڕووی ڕەحمەتیان تێناکە و لە قیامەتە تونترین عەذابیان هەیە یەکێکیان ئەڵێ ئەوەی کە جلەکەی پانتۆڵەکەی درێژ کردووە بە عەرزان ڕایکێشێ بۆ لوت بەرزی جلەکەی شۆڕ کردوێتەوە بە خاکە کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ نابێت جلتان لە قولە پێ بێتە خوارەوە دوامینیان منەتکار چاکەیەکی لەگەڵێکێکا کردووە سەد جاری یاتەوە بەڕوویە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە فێری ئەو کەسە ناکە و نی ڕقلێتی لە منەتکار یەکێکە زەلامێکە کە سوێن لەسەر ئەو شتا ئەخوا کە ئەیفرۆشێ دوکاندارە کە سوێنە خوا لەسەر شتەکەی بیکەن بە خاتی خوا ئەمە ئەم ئومەتە هەمووی خەریکێ و بەزمەیە نەڕاز نەدرۆ سوێن مەخۆ بۆ شت کڕین و شت فرۆشتن هەزار جا سوێن و قورئانی بۆ خوا مە ئەسڵەکەیەتی هەمووشی لە سین دروستکراوە عادیشە ئەخ لە خوا ناترسی خۆ تۆ ئەهلی مزگەوتی خۆ تۆ ئەهلی جەماعەتی دێ قەسەم بەخوا و حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ لە ڕۆژی قیامەتە خوا نەڕووی ڕەحمەتی تێکا نە سەیرێکە تونترین عەذابیشی هەیە یەکێکی تر لەوانە ئەفەرمێ ئەوەی کەوا لەگەڵ دایک و باوکی ئاخراپە ئەزەیتی دڵی دایک و باوکیان ڕۆژی قیامەت خوا سەیری ناکە یەکێکی کە دەیوس حاشا کێم مەجلیساوی کە گەوادی بەسەر کە سوکاری خۆیەواکات سێمیە المتەڕەجلەة من النساء هەج ئافرەتێ خۆی وەکو پیاو لێکە ئافرەتە جلی پیاوانە خۆی وەکو کوڕ لێکە خۆی وەکو پیاو لێکە فەرمی خوای گەورە ڕۆژی قیامەت سەیری ناکە چونکە بۆ بەشەی خۆی ڕازی نەبووە خوا بە ئافرەتی دروستی کردووە ئەم بە ڕازی نێ بە بەشەکەی خۆی یەکێکی تر ئەوەی مەنعی زیایی ئاوی خۆی بکانە یا بە ماڵیکە ئاوی لێ زیایە جا بیری هەیە کانی هەیە بەلوعی هەیە لە ماڵەوە ئەو ئاوەی کە لێی زیایە نە یا بە دەرو دراوسەکە نە یا بە خەڵکی کە ڕۆژی قیامەت خوا سەیری ناکە لە قیامەتە ڕۆی ڕەحمەتی تێ ناکە ئەوەی کە ئاوی لێ زیایە بەشی خەڵکی لێ نایە یەکێک تر لەوانەی کە خوا سەیریان ناکە لەو ڕۆژەیە خوا پەنامان بە ئەوەی کە لە دواوەچێتە لای خێزانی ڕۆژی قیامەت خوا سەیری ناکە ئەڵێ کافر بۆ بە دینی محەممەد یەکێکی تر ئەوانی کە زەکات نایەن سبحان الله ناو هەموو عەمەلەکان ئەوانی کە چی نایەن زەکات ڕۆژی قیامەت ئەو ئاڵتونە ئەو پارەیە سوورەکرێتەوە پێی داغەکرێت ناوچەوانی کەلەکەی تەنیشتی پێشی پاشی پێی داغەکرێت خوا پەنامان بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەوەی حشتری هەیە ئەوەی مانگای هەیە ڕەشە وڵاخی هەیە ئەوەی مەڕ و بزنی هەیە سبحان الله ڕۆژی قیامەت هەمووی زیوەکرێتەوە کە زەکاتی لێ نایەوە ئەڵێ لەو عەرزەیە ڕایکێشن تا عالم هەموو حسابی تەواو بێ 50000 ساڵەکە ئەم وڵاخانە لەم سەرەوە دێن گوڕی لێ بەستنەوە بەسەریا قەپی لێگن و بەسەریا ئەڕۆن و شۆخی لێدەن لەو سەرەوە دێنەوە بەسەر تەفی سەریا حتا قیامەت تەواو بێ ئەمەوە حسابێتی ئینجا باگیەکەن بۆ لای ترازۆکە
خوا پەناما بەوەی کە زەکاتەکەی نەداوە ئەوەشی کە پارەی هەیە بۆ یەکرێ بە ئاسنی سوورەوکرا و پێداخەکرێ یەکێکی تر لەوانەی کەوا ڕۆژە سەیریان ناکات لووتبەرزەکانن خوا فەرمی هەرچی لووتبەرزی دنیا هەیە هەرچی دەسەڵاتداری لووتبەرز ئەوانەی زەلامەزنەکان ئەوانەی کە خەڵک ناوێرێت سەیریان کا لە دنیاە ئەفەرمی ئەو ڕۆژە خوا وەکو مێرولەیان لێکە هەرچی خەڵکی مەحشەر هەیە پیانن ئەڵێ سوبحان الله بچوو گەبنەوە بەقەی مێرولەیەکەکی شکلی زەلامیشیان هەیە هەموو عالەمە پیان لێنێ خوا وەسوک و سەلیمیانەکە ئەمە جارێ هەر لە ساحەی عەرەفاتە پێشەوەی قیامەت و حساب بێت ئەمە ئێمە باسەکەین هێشتا نەگەیشتونەتە حساب هێشتا ترازوودا نەنراوە هێشتا پردی سڵاتدا نەنراوە جەهەنەم نەهێنراوە ئەمان باسی حاڵی خەڵکەکەین کە زیینوە بنەوە لە چه حاڵێکان کۆمەڵێک لەولا خوا ڕەحمی پێکردوون لە ژێر سێبەری عەرشی خوایان کۆمەڵێک شانۆتان عالەم حاڵەیە خوا پەنامان بە ئەمەشیان هەر زۆر موهیمە ئاگاوەتداری بن ئەفەرمێت دەوڵەمەندەکان ڕۆژی قیامەت الأکثرون هم الأسفلون يوم القيامة ئەوەی زۆری هەیە لە دنیاە ڕۆژی قیامەت لە ژێر هەموو خەڵکەوەی لە دوای هەموو خەڵکەوەیە ئیلا دەوڵەمەندێک نەبێ کە بڵێ هاکەزا و هاکەزا ها بەم لاو بەو لای ئەبێ ببەخشێ ئەینا قەسەم بەخوا لە ڕۆژی قیامەت لە ژێر هەموو خەڵکەوەی لە دوای هەموو خەڵکەوەیە دەوڵەمەند هەموو تیا چوە لە قیامەتە ئەگەر حەقی ئەو پارەی لێ نەدابێ دەستی بەڕووی فەقیرەوە نابێ ڕۆژێکیان سوالکەرێک هاتە لای ئەڵێن ئیمامی حەسەنی کچەزای پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەڵێ ئەویش تازە 1000 لیرەی ئاڵتونیان بۆیە نابوو ئەڵێ هەر ئاوا کردی لە تورەکەیەکا بۆ 1000 لیرەکە یا بە سوالکەرەکە بە سوالکەرێک وتیان قوربانەوە بۆات کرد ئەو 1000 لیرەی ئاڵتون 1000 دینار کورە نیو درهەمە بایەتی ئەو ڕازی بوو تیاخ من ڕازی نابم خوای گەورە وای فێر کردو نیعمەتی خۆی ڕژێ بە فەرمانە ئەترسم من ئاواز چلوکی بکەم ئەویش لێم بگرێتەوە هەر ئاوا بەخشیم و ئەوش هەر بارانوێتی بە فەرما ئەدەسە من بکەومە چلوکی ئەویش لێم بگرێتەوە کاکە خوا ڕزقەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم سوێنە خوالە قەسەم بەخوا قەسەم بەوەی گیانی محەممەدی بەدەسا قەت پارە لە خێرکردن کەم ناکە حتا خێری لێ بکەیت کەم ناکە بۆ خوا دە ئەنگۆ بۆ دێنێتەوە جێگەی یەکێکتر لەوانەی کە لەو ڕۆژەیە خوا سەیریان ناکات ئەمەش ئاگادار بن سوبحان الله ئەفەرمێ تێرترین کەسی دنیا تێرترین ئەوەی کە وردی تێرە ئەطولهم جوعا يوم القيامة لە هەموو کە زیاتر برسێتەکەی درێژە ئاخایانێ لە قیامەتە هەتا لە دنیا تێر بیت لە قیامەتا برسیت ئاگاتان لە تێری زۆر خواردن بێ کە گەیشتە حەدی خۆی مەخۆن کابرا تێریشی خواردووە هەر قەپی پیاکە هەر ئەخوا ئەمە خوا و کەسەی خۆش ناوێ ئەم تەماکاری خۆش ناوێ ئەفەرمێ ڕۆژی قیامەتدا هەموو کە برسێتەکەی درێژە زیاترە خایانێ خوا پەنامان بە یەکێکی تر لەوانە کە لەو ڕۆژەیە ئەوەی دوو ڕووە سبحان الله فەرمی ئەوەی کە دوو ڕۆ ڕۆژی قیامەت خوا دێ زمانێکی ئاگری بۆ دروست کردووە ئەوەی کە هەیە قسەیەک بۆ ئەمەکەوە بەڕوویەکی کەشەوە لای ئەو قسەیەکی ترەکە ئەوەی غەدری کردبێ ئەوەی غەدری لە خەڵک کردبێ ئەفەرمێ ڕۆژی قیامەت یەک ئاڵای بۆ دێنن عیب نەبێ لای سمتیەوە لە دواوە ئاوان بە سمتیا دایەفتن لەناو هەموو عالەماڵەنەوە فڵان کەسی غادرە ئەوە فێڵەکەی فڵانەکە غەدری کرد مثلا جاری وا بۆ لە شەڕ لە یینێکە کابرای سوێنی خوارد و وەرە خوارەوە بە قورئان هیچ لێ ناکەین سوێنی بۆ خواردەوە کەسی دوای خیانەتی کرد و غەدری لێ کرد و کوشتێتی ئەمە ڕۆژی قیامەت چی ئەکا ڕێک عەلەمێک بە سمتیا داوتن لەناو هەموو عالەمە هاواری لێکرێ هەموو عالەم سەیریەکە یەکێکی تر لەوانەی کە زۆر لە ناو ئێمەیە باوە و هەیە و لەم وڵاتەیە بە تایبەتی و لەو ڕۆژەیە گەورەترین عەذاب و نەکبەترین حاڵی هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم سوێنە خوا بە پەروەردگاری بەوەی کە گیانی محەممەدی بەدەسە ئەفەرمێ قەسەم بەخوا هەر کەس بستێ خاکی یەکێکی کە داگیرکە کە ماڵی خۆی نەبێ خاک زەوی یەک بست ڕۆژی قیامەت ئەبخوای گەورە ئەمری پێکە عالەم هەموو لێوە ساڵە بێت و ئەوێ هەڵکەنیت ئەو عەرزە هەڵکەنە حتا ناخی عەرزەکە ئەبێ هەڵکەنیت و گڵەکە بچێتە بیرە بە سەریا هەڵیەکەنێ حتا ژێرەوە ئەکرێتە ژێر گڵەکەوە ئەو گڵە هەمووی لەسەر سەری بێ جارەمە بستێ ئەی ئەوەی دۆنمێ ئەی ئەوەی دەدۆنم ئەی ئەوەی چەند قطعە ئەرزی خەڵکی داگیر کردووە ئەوەی ئەرزی خەڵکی بەناحەق بۆ خۆی ڕاپێچ کردووە ئەفەرمێ قەسەم بەخوا هەچ کەس بستێ خاکی خەڵکی داگیر کردبێ ئەوە خەریکەی خاکەکەیتی لە باو باپیرەوە ئەزانێ کابرای ئەو لە پیاوێکی وایانی بێدەسەڵاتن ڕێک خەتەکە ئاوا گۆڕێ هەر ڕۆژەی بستێگەچێتە ئەولاترەوە هەر ڕۆژەی هەنگاوێک پەرژینەکە باتە ئەولاوە قڕ بەسەری بەخوا کولی بستێکە بێ هەڵکەرێ لە قیامەتە هەتا ناخی عەرز و ئینجا بچێتە ژێری هەموو گڵەکە بخرێتە سەری بە کۆڵ هەمووی دەریات و بێتە دەرەوە ئەمانە حاڵی ئەو کەسانن سبحان الله کە ئەمە هێشتا نەگەیشتونەتە حساب هێشتا نەبراوەتە بەردەمی ترازۆکە